لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 106 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير وصد عن سبيل الله وكفر به والمسجد الحرام وإخراج أهله منه أكبر عند الله والفتنة أكبر من القتل ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا ومن يرتدد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون. خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتە پیرۆزەدا بووین کە گوتمان ئەو ئاتە سەبەب نزولەکەی ئەو مەفرەزە بوو کە پێ ناردی بە قیادەی عەبدوڵای کوڕی جەحش لە بۆ ئەوەی کەوا مراقبەی قافیلەی قوڕەیش بکە کەچی ئەوان بە ئیجتیهادێکی خاتئ چوون دەستیان بەسەر قافلەکەدا گرتوون، چەند کەسێکیان لێکوشتن و چەند کەسێکیان بەدیل لێگرتن. ئیتر شەک و گومانشیان هەبوو ئاخر ڕۆژی جەماد الآخرە یاخود داخلی مانجی ڕەجەب بووینە کە لە ئەشهور الحوڕمە. بە هەر حاڵ ئیتر پێ فەرمووی ئەمن پێ نەکرد بوون کەوا قیتال بکەن لەو مەفرەزە و لەو کار و مهمەیەکەوە لە بۆ ئەوە ئەنگۆم ناردبوو. بە هەر حاڵ پرسیار لە پێغەمبەرەکەن صلی الله علیه وسلم کەوا ئایا حکمی قیتال لە ئەشهور الحوڕم چییە؟ خوای گەورە دەفەرمی پێیان بڵێ قل قیتال فیه کەبیر، بەڵێ قیتالکردن لەو مانگەدا گەورەیە، لە مانجی ئەشهور الحوڕم لە مانگەکان ئەشهور الحوڕم گەورەیە، بەڵام ئەوەی ئەوانیش دەیکەن بەوەی کە کۆسب لە سەر ڕێگای خوای گەورەدا دەنێن و هەروەها کوفر بەخوا دەکەن و هەروەها کۆسب لەسەر ڕێگای مەسجد الحرام دادەنێن و کوفر دەکەن لەنا مەسجد الحرام و هەروەها بە دەرهینانی خەڵکەکەی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە سەحابەکان لەو جێگا پیرۆزەی گەورەترە لای خوای گەورە سبحانه وتعالى لە شەڕکردن لە ئەشهور الحوڕم والفتنة أكبر من القتل و هەروەها زەختکردن لەسەر مسلمانان و تعزیبدانیان بە نیازی ئەوەی کەوا تووشی شرک بێنەوە لای خوای گەورە گەورەترە لە قەتل و لە کوشتان. ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بەردەوامن قیتالتان لەگەڵ دەکەن بە نیازی ئەوەی بگەنەوە نەتیجەی کەوا ئەنگۆ پەشیمانکەنەوە لە دینەکەتان و هەڵگەڕێنەوە ئەگەر بتوانن. هەتا ئێرەمان باس کردبوو. ئەجا خوای گەورە فەرمووی ومن يرتدد منكم عن دينه فيمت وهو كافر. هەر یەک لەنگۆ جا خوای گەورە خطاب لەگەڵ ئێمە دەکا، هەر یەک لەنگۆ يرتدد منكم عن دينه هەڵگەڕێتەوە لە دینەکەی پەشیمان بیتەوە فيمت وهو كافر، ئیتر پەشیمان بیتەوە لە دینەکەی و بە کافری بمری، پەشیمان بیتەوە لە دینەکەی و بە کافری بمری فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة. ئەوە لە نەتیجەدا ئەو کەسە کار و کردەوە چاکانی کە کردیتی هەمووی بەتاڵ دەبیتەوە لە دنیا و لە ئاخرەت وأولئك أصحاب النار، ئەوانە دەبنە هاودەمی ئاگر خوا پەناماندا هم فيها خالدون، ئەوان هەتا تێدا دەمینێنەوە خوا پەناماندا. بەڵێ خۆشەویستان، جا خوای گەورە دەفەرمی ومن يرتدد منكم عن دينه. يرتدد تەڕەدودی هەیە، یعنی مرتد دەبیتەوە، بەڵام يرتدد یعنی ملاحەزە دەکەی لەفزەکە چی تێدایە؟ هاتنە پێش و چوونە دواوەی تێدایە. ومن يرتدد کەواتە ئەو کەسە لە ئەسڵەوە دانەمەزرا لە ناو ئیسلامدا، دێتن و پەشیمان دەبیتەوە ئەسڵەن لە کەسانێکی دامەزراو نییە، ئەوانن پەشیمان دەبنەوە. سبحان الله. ئیتر ومن يرتدد منكم عن دينه، هەر کەسێک مرتد بیتۆ لەنگۆ لە دینەکەی و هەڵگەڕێتەوە فيمت وهو كافر، لەسەر ئەوەش بمری بە کوفرەوە بمری، ئەو جا دەبی تەمای ئەوەی کەوا حەبیطت أعمالهم في الدنيا والآخرة، کار و کردەوەکانی بەتاڵ دەبێتەوە لە ناو لە ئاخرەت.
جا لێرەدا وەکو زانان دەفەرمونون کەسێک مرتد بی پاشان دیسان مسلمان بیتەوە پێش ئەوەی بمری ئەوە بە نسبەتوی ئەو ئاتە جێبەجێ نابی ئەو کەسە نییە کەوا کار و کردەکان بەتاڵ بیتەوە ببتە هاودەمی جەهەنەم نا مادام پەشیمان بۆ تەوبەی کرد خی گەور تەوبەی لێ قبول دەکا خی گەور تەوبەی لێ قبول دەکا بەڵام ئەو کەسێک کەوا پەشیمان بووی تۆ لە دینەکەی و بە کافریش دەمری ئەو وعیدە و ئەو هەڕەشەیە بە ئەو کەسەیە لێ زانایان دەفەرمونون ئەگەر کەسێک مرتد بووە لە دینەکەی پێش ئەوەی مرتد بی ئەو کار و کردوانەی کە کردیتی لە بۆ نمونە حەجی کردیە کەوا ڕوکنێکە لە ئەرکانەکان کەوا یەک جار واجبە بیکەی مرتد بووە بەڵام پاشان دیسان پەشمان بۆ مسلمان بوو ئایا دەبی دیسان حەجی ئەنجام بداتەوە تاوان خلاف لە بین عولەما هەیە هەندێک لە عولەما بە مرتدبوونی هەموو کردەوەکان بەتاڵ بووە هەندێک دەڵێن نەخێر مادام پەشیمان بۆ پێش ئەوەی بمری کردەوە چاکەکانی لۆ حیسابە لۆ پێویست ناکە جارش کە حەج بکاتەوە بە هەر حاڵ ئەو وعید و ئەو هەڕەشەی خوای گەورە بە ئەو کەسانی کەوا مرتد بووینەوە بەردەوامیشن لە مرتد بوون هەتا بە کافری دەمرن ئەوە کەسانن کەوا کار و کردەوەکان لە دنیا و لە قیامەت بەتاڵ دەبیتەوە بەڵێ لە قیامەت ئەوە معلومە کەوا طبعا حەبیطات بە معنای بەتاڵ بوونەوە لە ئیحباط هاتیە حەباط ئەوەیە کەوا نەخۆشیێک کە تووشی حوشتر دێ کاتێکەوە خواردنێکی زۆر دەخوا ئیتر دەپەلمێ و ئەستور دەبی کە ظاهرەن تەماشای بکوازان قەلەو بوو بەڵام لە نەتیجەدا دەتەقی و دەیکوژی ئەو نەخۆشیە ئیتر حەبیطەت ئەعمالهم بەو مانایە دێ کە شەرعەن یعنی کردەوەکانی بەتاڵ دەبێتەوە ئەگەر زۆریش بی ظاهرەن خەڵکی وا تێبگا کردوێکی زۆرە بەڵام خی گەورە لە نتیجەدا وەکو حوشتێکەوە ظاهرن بە قەڵەوی دەبی لە نتیجەدا دەیکوژی لە نەتیجەشدا کارکردەوەکانی مادام کوفری بەدوادا هات هەمووی بەتاڵ دەبیتەوە خوا پەناماندا ئەو جا لێرەدا فی الدنیا والآخرە وەکو گوتمان لە ئاخرەتەوە دیارە کار و کردەوەی مشریکان کەسێکەوە مسلمان بووە پاشان کافر بوویتەوە ئەو کار و کردەوەی کە لە فترەی مسلمانێتی کردیتی مادام لەسەر کوفر مردیە هەر هەمووی بەتاڵ دەبیتەوە قەدیمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا وكل سورة الفرقان هذا فرمي كواتا برشو بلاو دبيتوا هيت قدر قيمتي لا إخواي قولنا من لويا زور مهمة كردوي تاق مهمة بلام لوش مهمة بارز قايل لسربكي حتى وكل سري دمري لويا إخواي قولنا من جاء بالحسنة فله 10 أمثالها من جاء بيهنيت أو حسنة لقى خوي بين حتى وكو دقات مردن ولقى خوي بيهنيت قيامته أدي أجر کابرا حەسەنەی کردیە بەڵام دابڕا بە کوفر دابڕا کەواتە لەو حاڵەتەی لەم یەتی به إلى القیامە خوا پەناماندا بەڵکو کردەوەکەم بەتاڵ دەبێتەوە ئەوە لە قیامەت ئەدی لە دنیای کو بەتاڵ لە دنیایش ئەو کار و کردوانەی کە کردیتی هەمووی بەتاڵ دەبیتەوە هەمووی بەتاڵ دەبیتەوە کە بە کافری دەمریتن بەوەی کەوا ئەو حورمەتەی کە لە بۆ مسلمان دادەنرێ لە شەریعەتی ئیسلام لە بۆی داناندرێ لێ لەو حاڵەتەی کاتێکەوە مرتد دەبیتەوە ئەحکامی مسلمانانی بەسەردا ناچەسپێندرێ کاتێکەوە دەمری لە وەکو مسلمانان ناشورێتەوە کفر ناکرێتن و نوێژی لەسەر ناکرێ و لە قەبرستانی مسلمانانش ناشاردرێتەوە و میراتیشی ناگیرێ ئەوەش مەسەلەش خلافی لە بین عولەما بەڵام هیچ حەق و حقوقێکی لەگەڵ مسلمانان نامینێ و لە دنیاشدا کردەوەکانی هەم بەتاڵ دەبێتەوە خوا پەنامەندا هەر ئەوانیشن یارانی ئاگر کە هاودەم دەبن لەگەڵ ئاگر هم فيها خالدون هەتا تێدا دەمینێنەوە خوا پەنامەندا لە دوای خوای گەورە دەفەرمێ إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله والله غفور رحيم خوای گەورە دەفەرمێ ئەو کەسان کە ئیمانیان هێنا و هەروها ئەو کەسانی هیجرەتیان کرد و جیهادیان کرد لە پێناوی خوا ئەوانن ڕەجایان بە ڕەحمەتی خوای گەورە هەیە خوای گەورەش غەفور ڕەحیم دیارە عینی سەبەب نزولی ئەو ئاتەش علاقەی بە ئاەتی پێشووتر هەیە وەکو لەو ڕوایەتی کە ئەبوو داود هێنایتەوە ڕەحمەتی خوای لێبی لە ئەنەسی کوڕی مالک خوای لێ ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم عفوا ئەو ڕوایەتەی کەوە ئیبن ئەبی حاتەم بە سەنەدێکی حەسەن لە جوندوبی کوڕی عەبدوڵڵاه هێنایتەوە دفرمي بعث رسول الله صلى الله عليه وسلم رهتا وبعث عليهم عبد الله بن جحش أو باسي أو حادثة كوكو باس ما كرد كبيان صلى الله عليه وسلم مجموعة روانة كرد بقيادي عبد الله كري جحش وابو أوي رويدا كرويدا فقال بعض المشركين
إن لم يكونوا أصابوا وزرا فليس لهم أجر. ئەگە گوناحیان نەگاتێ لەو کردەوەی کە کردیتیان بەتەئکید خۆ ئەجر و پاداشیان لۆ نانووسرێ. فأنزل الله عز وجل إن الذين آمنوا کەواتە ئەو ئاەتە لەسەر هەندێک دابەزی بەڵێ ئەو مەجموعەیە بە قیادەی عەبدوڵای کوڕی جەحش ئیجتیهادیان کرد بەڵام خەتەئیان کرد. ئیتر ئەوانە کەسانێکن ئیماندارن هیجرەت و جیهادیان کردێ لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوانە ڕەجایان بە ڕەحمەتی خوای گەورە هەیە. لەبەرەوەی ئەوان فعلا وا تێگەیشتن لە نووسراوەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا دەبوایە دەست بەسەر قافلەکەدا بوون مع العلم وا نەبوو بەڵام خەتەئیان کرد سەهویان کرد و وا تێگەیشت من ئەوە جەماد الآخرەیە نەیانزانی ئەوە ڕەجەبە. ئیتر بەڵام لە ئەسلی ئیشەکەیان کەوا ئیماندارن و هیجرەت و جیهادیان کرد ئەوانە ڕەجایان بە ڕەحمەتی خوای گەورە هەیە سوبحانەهو وتەعالا. ئەو جا لێر دەبا بڕێک بە ورتر باسی بکەین ئاتەکە ئین الذین ئامنوا وەکو باسمان کرد ئیماندار کەوا ئەوانەی کە ئیمانیان هێنایە نەک مجەڕەد تەصدیق وەکو مرجئە کە باسی دەکەن نەخێر ئیمان بە تعریفی ئەهلی سونە و جەماعە ئەوەی کەوا سەلەفی ئەو ئومەتە لەسەرینە ئەو تەصدیقەیە ئەو بەڕاززانینەی دینی خوا پێ دەگوترێ ئیمان لە کاتێکدا چی لەگەڵە الئذعان والقبول هەموو ئەو شتانی لە قورئان سونە هاتیە قبولیانە و ئذعانیشیان لەبۆ هەیە ملکەچن ئەوە ئیمانە نەک تەصدیقەکی مطلق بەس بەڕاستی بزانی نە ئەگەر نە ئەبوو تالیبیش دینی پێغەمبەری صلی الله علیه وسلم دینی ئیسلام پێ ڕاست بوو بەڵام ئامادە نەبوو ملکەت بی لەبۆی کەواتە ئیمان ئەو تەصدیقەیە کەوا لە دوای ئەو تەصدیقە چ دێ الئذعان والقبول هەموو ئەو شتانی قبول بی کە لەلایەن خوای گەورەوە هاتێ سوبحانەهو وتەعالا و هەروەها ملکەتیش بی لەبۆی کەواتە ئەوانەی کەوا بەتەئکید ئیماندارن ئەو کەسانەی کەوا هیجرەت و جیهادیشیان کرد طبعا ئیماندار هەموو ئەو شتان دەگریتەوە کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمان کردیە پێی ئیمان بین و هەروەها پێداویستیەکانی ئیمانی بەڵام لەبەر ئەهەمیەتی قەزەکە لێردا هیجرەت و جیهادی بەجودا باس کرد وەکو لە چەندین جێگا ئین الذین ئامنوا وعملوا الصالحات لێرە کە علاقەی مەسئلەکەی وەکو گوتمان بە ئاەتەکە پێشتر هەیە بە تایبەتی لەناو عەمەلی صالحەکان هیجرەت و جیهادیشیان کرد هیجرەت و جیهاد ئیتر هیجرەتیان کرد دیارە هیجرەتیش دوو جۆری هەیە هیجرەتێکی عام بە مەفهومێکی عام هیجرەتێکی خاص هیجرەتە خاصەکە ئەوەیە کە تایبەتەکە کە کەسێک لە وڵاتێک و لە جێگایەک دەژیەکەوە حکمی ئیسلامی تێدا جێبەجێ ناکرێت لە کاتێکدا جێگایەکی تر هەیە کەوا حکمی ئیسلامی تێدا جێبەجێ دەکرێت دارولئیسلامە دارولحەرب نییە لەو حاڵەتەی دارولحەرب بەجی دێڵی لە پێناوی خوا دەسی هیجرەت دەکا وەکو سەحابەکانی پێغەمبەر کە مەکەیان بەجێهێشت لە بۆ مەدینە کەوا دارولئیسلام بوو ئەوە بەمانە تایبەتەکەیتی کەوا فعلا زۆر شتێکی گرنگە ومعنى عامكشي ديار هجرت أو كوا أن تهجر ما نهى الله عنه ورسوله أن تهجر ما نهى الله عنه ورسوله أوشتاني كوا خواي جور سبحانه وتعالى پیغمبر صلى الله عليه وسلم نهيان ليكرديا هجري بكي واتلناو معصية دربتي برو طاعة أو بمفهوم عامكي كوا بيست أو هجريش بكري وباشانش دفرمي وجاهدوا في سبيل الله أواني كوا ئیمانیان هێنا هیجرەتیان کرد و جیهادیان کرد لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا وجاهدوا في سبيل الله جیهاد دیارە لە جوهدەوە هاتیە واتە جوهد چێشان لە پێناوی خوای گەورە جوهد چێشان ماندیبوون لە پێناوی خوای گەورە طبعا ئەویشان بە مەفهومی تایبەت و مەفهومی عام هاتیە بمفهوم تايبد الجهاد في سبيل الله القتال في سبيل الله وكو مفهوم لفظ قتال ليرة ولا سندين آتكا هاتية كواتا جهاد كردن لبناء خواهي قورة واتا قتال لبناء خواهي قورة أو بتايبتي وبقشتيش جهاد كردن بذل الجهد في سبيل نصرة دين الله ما نديبون جهد شيشان لبناء سرخصن دين خواهي قورة ببلغي أو حديثي كوا أبو داود روايات كده أنس كريمالي دجرت خواهي الرازي بكوا بيان صلى الله عليه وسلم جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم جهاد لقال مشركة كان بكان لبيناوي سرخصني ديني خواهي قولا بمالتان بنفس روح ودرو جانتان وبزمانتان كواتا دعوة كردن بإنفاق ببخشين يعني جهاد كردن ببخشين لبيناوي بخشين لبيناوي خواهي قولا جهاد لقال نفسي خود دك أو نفسي في خوشة بيقريو بلام أتو لبيناوي خوادي بخشي أو جهاد كردن بجيان وروح بابلين بلا شو بدني خود لبيناي خواي قولا وكو قتالك
وهروها جهاد كردن بزمان بۆیکەوە دعوەی پێ بکەی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى لێ گوتمان جیهاد عامترە لە قیتال بەشێکە لە جیهاد عامترە جیهاد جهد بچێشی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى أولئك يرجون رحمة الله أوانا رجايا برحمة خوای گەورە هەیە أوانا رجايا برحمة خوای گەورە هەیە کەواتە ڕەجا بەشێکە یاخود عیبادەتێکە لە عیباداتەکانی قەلبی کە پێویستە هەر هەموومان لە بینی خەوف و ڕەجا بترسێن لە عەزابی خوای گەورە ڕەجاشمان بە ڕەحمەتی خوای گەورە هەبێت ئیتر ڕەجا بە ڕەحمەتی خوای گەورە کەسانێک لەوانەیە وا تێبگەن کەوا هەرچی دەکەی بکە و ڕەجاش بە ڕەحمەتی خوای گەورە بێت نەخێر غەڵەتە نەخێر غەڵەتە ئەوە تەمەناچی کاذبە لە دینی خوا جێی نابیتەوە بەڵام ڕەجا بە ڕەحمەتی خوای گەورە و عیبادەتیش قەلبی ئەوەیەکەوە ئیمان بینی هجرەت بکەی جیهاد بکەی عەمەلی صالح بکەی کەواتە ڕەجا ئەو کاتە ڕەجایە بە عیبادەتیش قەلبی لێت حسابە ئەو کاتەی کەوە ئەوەی لە تااقەتتدا هەیە سەرفی بکە ئەو ڕەزات بە ڕەحمەتی خوای گەورە بکە قبولی بکە والذين يؤتون ما أتوا وقلوبهم وجلة والذين يؤتون ما أتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون وكل سورة المؤمنين باس إيمان داران دكا أوي ديبخشن أو زاد دشترسين دبي خوا قبولي بك كواتب راستي رجاي حقيقي أويا رزابون برحمة خواي جورا هوا آواد بون برحمة خواي جورا كوكو عبادتي الحسابة لفاش أوي كأتو أوي لطاقة دا صرفي دكي لعبادة خواي جورا أو رزاد وإخواي قبولي بكي بەڵام بەبێ عمل ڕەجابوون بەبێ عمل ئەوە بەڕاستی گەمژەیە وەکو زانیان دەفەرمون هەڵخەڵەتاندنی خۆتە وەلای خوای گەورەش مەقبول نییە والله غەفور ڕەحیم الله سبحانه وتعالى غەفورە خوای گەورە سبحانه وتعالى بەندەکانی ستر دەکا لێیان دەبووری وهروە ڕەحیمیشە بە ڕەحمەتی خۆی مۆفەقیان دەکات لەو کار و کردەوەی چاک لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوە ئەو ئیماندارە بین کەوا هەموو جهدی خۆمان لە پێناوی خوای گەورە سەرف بکەین و ڕەجامان بە ڕەحمەتی خوای گەورە هەبی و خوای گەورە سبحانه وتعالى بە غەفوری بەتمان پێ ببەخشی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون